سەرەتا ئازیزان با یەکەم جار لەوە دەست پێ بکەین. تۆ ئەبێ چۆن کەسێک بیت. نمونەکە ئەڵێمەوە داهاتەکە 2 ملیۆنە، 2 ملیۆن بۆ مێنێتەوە ماڵانە، بەڵام تۆ ئەتەوێت 10 ملیۆن بۆ بمێنێتەوە. با بڵێین بە زمانی دۆلار قسە بکەین، تۆ ئێستاکە ماڵانە با بڵین 5,000 دۆلار بۆ ئەمێنێتەوە لە کۆمپانیاکەت، لە ئیشەکەت، لە بزنسەکەت، بەڵام ئەتەوێ 15,000 دۆلارێ بۆ بمێنێتەوە ماڵانە. ئێستا تۆ ناتوانی ئەم 2-3,000 دۆلارە بگەێنیتە 15,000 دۆلار ئیلا ئەبێ گۆڕانکاری لە خۆتا بکەیت. گۆڕانکاریەکەشەمەیە تۆ ئەبێ چۆن کەسێک 2 نەفەر لە یەک بوارە ئیشەکەن، لە سلێمانیان لە هەولێر لە یەک بوارە ئیشەکەن، بەڵام یەکێکیان هەر لەو ئیشە مانگانە 15,000 دۆلاری بۆ مێنێتەوە، یەکێکیان 1,000 دۆلاری بۆ. ئەم دوو کەسە دوو کەسی جیاوازن. هەلەکە ئەوەیە ئەم نەفەرەی کە کەمی بۆ مێنێتەوە بڵێ من ئەمێ ببم بەو کەسە لەو جۆرە کەسە بم کە زیاتری بۆ مێنێتەوە. کەواتە بیرکردنەوەی خاوەن کارەکە وە خەسڵەتی کەسایەتێکی خەسڵەتەکانی ئەم خاوەن کارە ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە دیاریکردنی ئەوەی کە بزنسەکە چۆن. هەندێک کەس هەیە کاتێک کە ئەی ناسی سەی لەگەڵا ئەەکەی خاوەنی کارێکە هەر یەکسەر لە دوورەوە تۆ ئەزانی ئەم نەفەرە قابلیەتی ئەوەی نییە خاوەنی بزنسێک بێ کە ماڵانەکەی بگاتە چەند هەزار دۆلارێک. هیوا هەیە قەدەری خوا لە شوێنێکا دوکانەکەی داناوە دوکانەکەی باشە، یان چۆتە ناو ئیشێکە و لە ئێستا فرسەتە و وەزعەکەی قۆرەخ کردو و بازاڕەکەی قۆرەخ کردووە، بەڵام کە ئەیناسی لە بیرکردنەوەکانی تێگەی، لە ڕەفتاری لەگەڵ کارمەندەکانی تێگەی، لە ڕەفتارکردنی لەگەڵ مشتریەکانی تێگەی ئەم نەفەرە قابلیەتی ئەوەی نییە، ئەمە شتی تری بۆ هەڵکەوتووە. کەواتە ئەگەر ئەمە گۆڕانکاریەک لە بارودۆخەکە ڕووبە ئەم نەفەرە ئەو ئیشە باشەی لە دەست ئەیات. بەڕێزان هیوا هەیە زمانێک پارێکی زۆری پیا کردووە، ئێستا کە لێ پرسی ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵای تر قەدەری خوا ئەو ساڵە ئاوا هەبوو، خوا ڕشتی بەسەرمانە. کاتێکە چی دیراسی مۆزوعەکەکی ئەم نەفەرە لە ئەسڵا قابلیەتی ئەوەی تیان نەبووە، بەڵام بارودۆخی هاتۆتە پێش لەو کاتە ئەم نەفەرە بۆی هەڵکەوتووە و قازانجی کردووە. ئێمە ئەزانین سەرکەوتن ئەکرێ جارجارە بە هەلبێ، بەڕێزان ئەمە وازەحە، بەڵام شکست ئەبێ بزانی خەتای خۆتی تایە. یعنی ئەکرێ 10 نەفەر بچینە ناو جۆرە بازرگانیەکەوە، یەکێکمان بۆی هەڵکەوێ زۆر قازانج ئەکرێ بۆی هەڵکەوتێ، بەڵام کاتێک کە تۆ ئەچیتە ناو بازرگانیەکە و فەشەلێنی خەتای خۆتە. هەمیشە ئەوە بزانە ئەگەر قۆستنەوەی هەلەکان بۆ هەندێک کەس هەل بێ و وەکو کورد دەڵێ شانس بێ و بۆی هەڵکەوت بێ و ئیتر خوای گەورەوە تاقی کردووەتەوە، بەڵام دڵنیا بە شکستەکان خەتای خۆتی تایە. ئەمە قاعدە بێ لە زۆر گۆڕانکاری لە ژیان تا ڕوئە. کەواتە ئێستاکە چینەوە سەر هەمان مۆزوع. تۆ بزنسەکەت باش نییە، بەڵام لە توانە هەیە باشتر بێت. یەکەم جار ئەبێ بزانی ئایا خۆت قابلیەتی ئەوەت هەیە کە خاوەنی بزنسێکی باش بی، نەک خودی ئیشەکەت. ئێستا هیوا هەیە جاری وایە هیوا هەیە ڕاوێژ بە منەکە ئەڵێ مامۆستا پێ چۆنە بچم لەو بوارە ئیشکەم، یا ئەڵێ پێ چۆنە لە فڵان شتا ئیشکەم، وەڵی ئێستا بەعزێ ڕەفیق کوشتن هەیە لەو بوارە ئیشەکەن ماڵانە پارێکی زۆریان دەسەکەیە. ئەزان چیان پیاڵم؟ ئەڵێم ئاخر هەموو شتێ خۆ پارەی تایە. باوەڕکەن هیوا هەیە بەهۆی دروستکردنی بزمار و برغەوە ئێستا ملیۆنێرە، هیوا هەیە بەهۆی بازرگانی مۆبایلەوە ئێستا ملیۆنێرە، هیوا هەیە دەفتەر قەباکە، هیوا هەیە قەڵەم دروستەکە ملیۆنێرە، هیوا هەیە پەرداخ و شوشە دروستەکە، هیوا هەیە بەرهەمی کشتتوکاڵی هەیە ملیۆنێر. کەواتە مەرج نییە لە بوارێکە تۆ وەزعەکە بە باش بزانی، خۆ هەڵەیتە ناوی وا بزانی، نا ئەمێنێتەوە سەر خۆت. تۆ چەنێ قابلیێتت تایە، تۆ چەنێ شارەزاییت هەیە، تۆ چەنێ عەقڵکاری ئەکەی. بەڕێزان مەرج نییە ئێستاکە هیوا هەیە ئەڵێ
بزنسمانمان هەیە زۆر زۆر سەرکەوتووە و شەهادەی نییە باسی شەهادە ناکەین ئێمە باسی قابلیەتی ئەو کەسە ئەەکەین چونکە هەر ئەمڕۆ باس لەوە ئەەکەم هیوا هەیە ئێستاکە زۆر زۆر زیرەکە بەڵام لە بواری بازرگانی و کار و کەسابەتە ئینسانە زۆر فاشیدە زیرەکێکی بیرکاریانە کە پرسیارێکی بیرکاری بخەیتە بەردەستی حەلیکە ئەوە کەسێکی زیرەکە خاوەنکار مەرج نییە خۆی پرسیارەکە حەلکا بەڕێزە یعنی تۆ پرسیارێکی بیرکاریت هەیە ئەیبەی بۆ کۆمەڵێک کەس عادەی یەڵا بزانم کی حەلیەکە کامیان ئایکیوی زۆر بەرزە ئەتوانێت و پرسیارە حەلکە و تۆ ئەڵێ ئەوە زۆر زیرەکە توانی پرسیارە بیرکاریەکە حەلکە بازرگانی زیرەک ئەوە نییە خۆی پرسیارەکە حەلەکە بازرگانی زیرەک ئەو کەسەیە کە زیرەکانە نەفرێکە دۆزێتەوە کە پرسیارەکەی بۆ حەلکە لێرایە کەسێکی نەخوێنەوار یاخود نا ئەکادیمی لە دنیای بزنس و بازرگانیا ئەکرێ زۆر زۆر سەرکەوتوو بێت چونکە ژیری و زیرەکی دووشتی جیاوازن ئازیزە ئەکرێت تۆ زیرەک بی ئەکرێت تۆ ژیر ئەوەیە کە کاتێک کە پرسیارێکی بیرکاری لە بەردەستیایەتی خۆی نایزانێ کەسێکی بۆ دەزێتەوە بۆ حەلکە کەواتە خاوەن بزنسمانێکی سەرکەوتوو ئینسانێکی زۆر ژیر و عاقڵە مەرج نییە ئایکیو زۆر بەرز بێ و زۆر زۆر زیرەک بێ و خاوەنی شەهادەی ئەکادمی بێ لە واری بزنسە بەڵام هەموو بەڕێزان ببورن ئەوە هەندێک مواصفاتی زوم هەیە بێ بیکژێنمەوە ئەگەر نا ئەو بەڕێزانە بە هەوسی خان شتە نووسنوشت شێرەکەن لۆجی خۆشیان نەزانن ببورن بەڵێنسە ئێستا بزنسمانێکی سەرکەوتووە کەسەیە کە ئەگەڕێ بە دوای وەڵامی پرسیارەکەیە ئینسانێکی زیرەک ئەکرێ خۆی وەڵامی پرسیارەکە بدۆزێتەوە کەواتە ئەوە لە مێشکت دەرکە ئەکرێ تۆ زیرەکی ژنەبی بەڵام بزنسمانێکی سەرکەوتوبی ئەکرێ هیچ شادەیەکی ئەکادیمیت نەبێت لە بواری بزنسا بەڵام سەرکەوتوبی ئەم قسانەی من دەرەنجامی لێکۆڵینەوەی ئەکادیمیە واتە لێکۆڵینەوە ئەکادیمیەکان ڕاستیەکانت بۆ ئەدۆزنەوە و ڕاستیەکانت ئەخەنە بەرچاو بەڵام مەرج نییە ئەو کەسەی لە لێکۆڵینەوە ئەکادیمیەکانە زۆر شارەزایە لە تطبیقەکە شیاوابێت هەروەکو چۆن ئێمە زانستی بۆ نمونە زانستێکمان هەیە بە ناوی چارەسەرکاری دەرونی سایکۆتراپی مەرج نییە ئەو کەسەی شارەزایی نییە دەرون دروستیەکەی خراپ بێت نا هیوایە دەرون دروستە زۆر بەختەوەرە هیچیش نازانێت لە سایکۆتراپی هیوا هەیە خۆی سایکۆتراپیستە واتە چارەسەرکاری نەخۆشی دەرونیە بەڵام خۆی کۆمەڵی کێشەی دەرونی گەورەی کەواتە هەر وەکو زۆر بواری تر وایە بۆی ئەو وەڵامە ڕاست دوو یعنی وازح بێلاتان هیوا هەیە ماوەسایکی ئای نییە بەڵام مەرجێ زۆر بەتەخوا بێ زۆر بەخشم دەبێ زۆر هەموو جارێشە و نوێشکە عیبادەتگا بە ڕۆژ و بێ مەرج نییە کەواتە ئێمە ئەزانی جێبەجێ کارەکە کە سەر ژیرەکە سەرکەوتوەکەیە ژیری ئەوەیە تۆ دەرەنجامی شتەکەت بەلاوە گرنگ ئەمە خاڵێکی گرنگ خاڵێکی تر سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بزنسمانەکان چی فێرە بن بزنسمانەکان ئەکرێ زۆر کەم فێر ببن بەڵام ئەو کەمە فێرە بن کە ئەتوانن جێبەجێ بکەن بۆیە هیوادارم هەر یەکێک لە ئێوە ئێستاکە ئەگەر خاوەنکارە و لەم وێبینارە بەشداری کردووە بیر لەوە بکاتەوە کە ئەوەی من ئەیڵێم لای خۆی تێبینی بکە و بڕیار باکە جێبەجێ بکات تەماشاکەن ئازیزان کەواتە گۆڕانکاری کردن لە بیرکردنەوە و لە خەسڵەتەکانی خۆتە ئەمە گەورەترین خزمەتە بە باشکردنی بزنسەکە